قیرتاوکردنی شەقامی 100 مەتری سلێمانیە دوای نزیکەی 3 ساڵ لە کارکردن تێیدا. بڕیار بوو شەقامەکە نزیکەی هەفتەیەک لەمەوبەر تاوا بکرێت، بەڵام بەهۆی نەبوونی پاری نەختینەوە کارکردن لە شەقامەکەدا خاو بووە و نەتوانرا لە ئاوادی خۆیدا کارەکان جێبەجێ بکرێت. شارەوانی سلێمانی لە ئێستادا دەستی کردووە بە ئافرۆشتنی کۆمەڵێک زەوی نایاب لە سلێمانی تاوەکو پاری نەختینە بۆ کۆمپانیای جێبەجێکار دابین بکات و کارەکان بە خێرایی بەڕێوە بچن. ئێمە بڕگەی قیرتاوکردنەکە لەسەر فەرمانی بەڕێجێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێیەکەین کە پەلەپەلمان تیا کردەوە و پێشمان خستەوە بۆی بتوانین بڕگەی قیرتاوکردن دەست پێ بکەین. بەڵام هەرچەندە ئێمە ڕەزامەندیمان هەیە لەوە پێش لەلایەن سەرۆکی حکوومەت و جێگەری سەرۆکی حکوومەتەوە کە ئەگەر زەوی نایابەکانی شارەوانی سلێمانی بفرۆشین بۆی بتوانین نەختین دابینکەین بۆ پرۆژەکە و سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بەردەوامە لەسەر ئەو کارە. بەشێ لە زەویەکانیشمان فرۆشتووە و پارەکەی دابین کراوە بۆ شەقامی 100 مەتری. پرۆژەی شاڕی بابان لە سێ قۆناغ پێک دێت. قۆناغی یەکەم بە درێژایی 34 کیلۆمەتر لە تاسڵوجەوە دەست پێ دەکات تاوەکو گوندی دەمرکان. لە ئێستادا 10 کیلۆمەتر لە شەقامەکە بە تەواوەتی ئامادەیە بۆ قیرتاوکردن و ئەندازیارانی پرۆژەکەش دەڵێن کارکردن لە هەموو بەشەکانی شەقامەکە بەردەوام دەبێت و بەشێکی تیمەکان خەریک دەبن بە ئامادەکردنی ئەو 24 کیلۆمەتری کەماوەتەوە. ئەمڕۆ یەکەم ڕۆژی قیرتاوکردنمانە دەستمان پێ کردووە و قیرەکەشمان بەردەوامە بێ لە ئێستادا 10 کیلۆمەترمان حازرە قیرەکە بەردەوامە بێ ئەم پرۆسەیە حتا ئەو ڕۆژەی کەشوهەوا لەبارە بێت. هەموو ئیمکانێتێکی هەندەسیمان هەیە چی بە مەکاین بێ چی بەدەستی کار بێ هەمووی ستافی ئەندازیاری شارەزا و کارامە هەیە لەم بوارەیە کە ئیشەکە جێبەجێەکەن. شەقامەکەی تر بە پێم ستاندەراتی عالەمیە مواصفاتمان زۆر بەرزە. ئێستا ئەم قیرەی کە جەنابتان هەیبینین ئەمە چینی یەکەمە کە چینی ستابلایزەرە. ئەستورەکە 11 سانتیمە لە دوای ئەم چینەوە دوو چینی کەمان ماوە چینی بایندەرەکەمان 10 سانتیمە وێرینشمان 6 سانتیمە بە مەجموع ئەکاتە 27 سانتیم. شەقامەکە لە 11 حوتی ساڵی 2020ەوە بەردی بناغیدانراوە و ماوەی 37 مانگە کاری تێدا دەکرێت. بەپێی ماسەر پلانی پرۆژەکە شەقامەکە لە 4 سایدی هاتون و چوون و 5 ئەندەرپاس و 7 یەکتر بڕ و 3 پردی پەپولەی پێک دێت و گوژمی پرۆژەکەش 400 میلیارد دیناری عێراقیە بۆ قۆناغی یەکەم. ئەمیر محەممەد، کورسات نیوز، سلێمانی.